به ناوی خدای گەورە مێرەبان بەڕێزان ئامادەبوانی هێژا زۆر بەخێر بێن ئەم کاتتان باش. خوشحاڵ و بەختەوەرم کە ئەمڕۆ لەگەڵێوەم بۆ دانانی بەردی بناغەی یەکێک لە پرۆژە گرنگەکانی شاری هەولێر کە بە دڵنیاییەوە کاریگەری هەمەلایەنەی لەسەر پێشکەوتن و گەشەکردنی زیاتری شاری هەولێر دەبێت بە تایبەتی لە ڕووی گەشتیاریەوە. گلەی زۆرمان دەبیست لە دۆخی نالەبار و ناتەندروستی ئەو شوێنە لە کاتێک کە خۆی وەکو ڕێڕەوێک بوو بۆ ڕێگەگرتن لە لافاو، بەڵام بەداخەوە دواتر بووە شوێنی کۆبوونەوەی ئاوی پیس و زبل و خاشاک کە لە ڕووی تەندروستیشەوە بووە جێگەی مەترسی لەسەر ژیانی دانیشتوانی ئەم گەڕەکانە. بۆیە بڕیارماندا ئەم پرۆژە گرنگە لەو ناوچەیە بکرێت کە گۆڕانکاریەکی بنەڕەتی لە هەموو بوارەکاندا لە ژیانی خەڵکی ئەم گەڕەکانە و شاری هەولێر بە گشتی دروست بکات و دەبێتە یەکێک لە شوێنە گەشتیارە سرنج ڕاکێشەکانی هەولێر و کوردستان. لە قۆناغی یەکەمدا ئەم پرۆژە پارک و سەوزایی و ئاوەڕۆی سندوقی و کەناڵێک بۆ ئاوی پاک و باران و لافاو لەخۆ دەگرێت. هەروە چەندین دوکان و کۆشک و شوێنی یاری لێ دروست دەکرێت و دەبێتە ناوچەیەکی دڕفێنی گەشتیاری لە ناو جەرگەی شاری هەولێر کە دەرفەتی زۆری کاریش بۆ گەنجەکانمان دروست دەکات. ئێمە هەمیشە ئامانجمانەوە بووە لە پەرەپێدانی شار و پەرسەندنیان هاوسەنگی هەبێت و تەنیا بایەخ بە سەنتەری شارەکان یان چەند گەڕەک و ناوچەیەک بە تەنیا نەدرێت کەواتە جیاوازی گەڕەکەکان ئەبێ کەم بکرێتەوە، بەڵکو پێویستە لە گەشەکردنی شارەکانماندا بە پێی تایبەتمەندی بایەخ بە گشت ناوچەکان بدرێت و لە خزمەتگوزاریەکانی ژیان وەکو یەک سودمەند بن. ئێمە ئەم سیاسەتەمان لە سەراستی هەموو کوردستانیشدا پەیڕەو کردووە کە جیاکاری لە بینی شارەکان نەکرێت و لە ناو شارەکانیش لە بینی گەڕەکەکان نەکرێت. هەولێر ئێستا یەکێکە لە شارە هەرە پێشکەوتوەکانی عێراق و ناوچەکە. بە تەوابوونی هەردوو پرۆژەی پێشینەی سەوز و ڕێڕەوی ژیان قۆناغێکی دیکەی گەشەسەندن و ئاوەدانی لە شاری هەولێر دەست پێ دەکات و دەبێتە یەکێک لە شارە گەشتیارە هەرە گرنگەکانی دنیا کە خاوەنی مێژوویەکی دێرین و پێشکەوتن و ئاوەدانیەکی بەرچاویشە. ئەم شۆڕشەی ئاوەدانیەی کە دەستمان پێکردووە هەموو پارێزگا و شار و ناوچەکانی کوردستانی گرتوتەوە و بەردەوامیش دەبێت لە پێناو گەیشتن بە گەشەپێدانێکی گەشتگیر و هەمەلایەن کە ئامانجی سەرەکی خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە لە ڕووی پێشکەشکردنی باشترین خزمەتگوزاری گشتی و دەستەبەرکردنی هەلیکاری زیاتر و پەرەپێدانی و بەرهێنان لە کەرتە جۆرە و جۆرەکاندا. پیرۆزبایی لە خەڵکی هەولێر بە تایبەتی دانیشتوانی ئەم ناوچەیە دەکەم کە دوای ماوەیەکی کەم گۆڕانکاری جۆری لە ژیانیاندا بۆ باشتربوونی ژینگە و تەندروستیشیان دێتە ئاراوە. ئەوەی زیاتر منی دڵخۆش کردووە وەی جێگەی ڕاستی بێت دروستبوونی ئەو متمانەیەیە کە ئێستا خەڵک بە حکوومەتەکەی هەیەتی و ئەو پەیوەندیە تەندروستیەی لە بینی حکوومەت و کەرتی تایبەتدا دروست بووە. ئەم هاوکاری و پشتیوانی هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان وا دەکات ئێمە زیاتر پشتگەرم بین، سوور بین لەسەر پێشکەشکردنی خزمەتگوزاری زیاتر بۆ هاوڵاتیان و سوپاسی وەزارەتی شارەوانی و گەشتوگزار دەکەم کە بەڕاستی خۆیان زۆر ماندوو کردووە بە دروستکردنی ئەو پلانە بۆ دروستکردنی ئەم پرۆژەیە و دەستخۆشی لە هەموو ئەو بەڕێزانە دەکەم لە کەرتی تایبەت کە هاوپشک و پشتیوانمان بوون بۆ ئەوەی بتوانین ئەو پرۆژەیە وەکو خۆی جێبەجێ بکەین. لە کۆتاییدا دەمەوێت جارێکی تریش داوایەکی برایانە لە هەموو هاوڵاتیانی کوردستان بکەم تکایە یارمەتیمان بدەن بۆ ئەوەی ژینگەکەمان پارێزین. حکوومەت تەنیا دەتوانێت بەشێک لە ئەرکەکە لە ئەستۆی خۆی بگرێت. ئێمە دەتوانین پرۆژە دروست بکەین، بەڵام کولتوری ژینگە پارێزی
ئەرکی هەمومانە پاراستنی ژینگە ئەرکی هەمومانە تکاتان لێ دەکەم یارمەتیمان بدەن با بەیەکەوە وڵاتەکەمان خۆشتر و جوانتر بکەین ئێوە هەر سەلامەت و تەندروست بن کوردستانمان هەرەوە دام بێت زۆر زۆر سپاس